بێدادی و بێنازی جگەرگۆشەکانیان دایکانی ئەم منداڵانی ناچار کردووە هاوارەکانیان پاش خودای گەورە ئاڕاستەی ڕێکخراوی هاوار بکەن. تا لە ڕێگەی ئەم دەستە ئەمینەوە موچەیەکی مانگانە و لە هەمان کاتدا پێداویستیەکانی جەژنیان بۆ پڕ بکەنەوە، چونکە وەک خۆیان دەڵێن کۆچکردنی یەکجارەکی باوکیان ناسکێشان و هیواکانی ئەوانیشیانی لەگەڵ خۆیاندا بردۆتە ژێرگڵ. مەمنونیانەوە دەستیان خۆش بێ و ماڵێن ئاوا بێ و دەستخۆشی لە خێرخوازانی دەرەوە وڵاتەکەین و ناوڵاتەکەین و دەستخۆشی لە هەمووتانەکەین و سپاستانەکەین و خواتانێ ڕازی بێ و هاوکاری مناڵەکەمە ئەرە وڵا زۆر بۆ ئێمە باشە. ئەگەر ئێمە ئەوان یارمەتی ئێمە نەدەن ئێمە ناتوانین ئەو مناڵانە پەروەردە بکەین، چون هیچ موچەیەکمان نییە، هیچ کاسپیکەرێکمان نییە. من خۆم یەکیانم قاچێکم نییە، پیاوم نییە، مناڵی کاسپیکارم نییە، هیچ کەسێک نییە یارمەتیم لای لە خوای گەورە نەبێت. بەس پشت بە خوای گەورە ئەبەسم و پشت بە هاوکارانی خێرخوازان ئەبەسم بە خوای گەورە سپاسیانەکەن. مەمنونی ماڵێن ئاوا بێ و دەستخۆشییان لێکەین، چون هاوکاریمانەکەن بۆ خواردن و بۆ جلوبەرگ و پێداویستی مناڵەکانمان و هاوکاریمانەکەن کە مناڵەکانمان پێ بگەێنین بۆیان و ژیانێکی بەختەوەر بەسەربەرین، مناڵەکانمان بەختەوەر بن وەکو مناڵی ئەوانە کە باوکیانێ و کەسە هاوکاریانەکەن. و سەرپەرشتیارانی ڕێکخراوی هاوار ڕایدەگەێنن مانگانە و بەبێ دواکەوتن و پاشەکەوتکردن موچە ڕادەستی زیاتر لە 1000 منداڵی بێناز لە ناوچەکانی سلێمانی و شارەزور و سەی سادق و چەمچەماڵ دەکەن و وتیشی تا هاوکاری خێرخوازان بەردەوام بێت درێژە بە خزمەتەکانیان دەدەن. ئێمە لەگەڵ موسیقەی سلێمانی ئۆفیس سەرکی لە سلێمانی ئێمە بەردەوامی لە پێدانی موچە بەسەر ئەو مناڵە نازدارانەیە کە زیاتر لە 1000 مناڵی نازدار لە لای ئێمە تۆمارن لە ڕێکخراوەکەمان و بەردەوامین لەوەی کە لە هەموو کاتێکیش لە کاتی جەژنەکانە بە تایبەتی لە جەژنی قوربان و لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە لەگەڵ موچەکەیە بەشە خۆراک و جلوبەرێک دابەشەکەین بەسەریانە. علی ڕەحیم بەرپرسی ڕێکخراوی هاوار، ئێمە زۆر سوپاسی ڕێکخراوی هاوارەکەین، هەستاون بە هاوکاری 35 مناڵی بێباوک لە قەزاکەمان، خواردن، گۆشت، جلوبەرێک شیرینی، موچەی مانگانەیان دابینیان کردووە بۆیان، دەستخۆشییان لێ ئەەکەین. شان بەشانی ڕێکخراوی هاوار کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕێگەی دەیان ڕێکخرا و گروپی دەست پاک و چاکە خوازەوە بەردەوامە لە دەستگیرۆیی کردنی خانەوادەی هەژار و کەم دەرامەتان و لە سەروی هەمویانەوە دەستگای بەخشین و نەخۆشخانەی بەخشینە لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و قەزاکانی چەمچەماڵ و کەلار. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، شارەزور.